ئەو کەسە شەری نییە وڵاتەیە ئەمە شاری خۆمە بۆ پیس بێت ماڵی خۆمە بۆ پیس بێت بەداخەوە ئەمە دیمەنی ئێوارانی ناو بازاری شارەکەیە ئێرە شەقامی کاک ئەحمەدی شێخە کاسبکاران و میوەفرۆشانی بازارەکە کەسابەتی ئەمڕۆیان تاو کرد و ڕزقێکی حەڵاڵیان خستە جیرفانیانەوە بەڵام بەداخەوە وەک لە دیمەنەکانە بینرێت خۆڵ و خاشاکێکی زۆر لێرە کۆبووەوە و بەم شێوە شەقامەکەیان جێهێشتووە من لێرە کاک باقیم لەگەڵایە کاک باقی سڵاو لێبێت پێم بڵێ ئەم دیمەنانە سپاس دەکەم ئەم دیمەنانە تا چەند بۆ ئێوە ناخەژێنە کە بەم شێوەیە شەقامەکان نەبینن بۆ شێوە پیسوەخڵ کراوە زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم بە خێراتنتانەکەم جارێکە بەڕێز لەسەرم پیس و چەپەڵیە ڕۆشتیت هەرێک لە ئێمە ناتوانین لە ناو ماڵی خۆمانە پاتاڵی بکەین هەرێک لە ئێمە ناتوانین لە ژوورێکا بژین کە پڕیکەین لە پیس و چەپەڵی یان تەپڵکی جگەرە یان کۆمەڵی لایلۆن و شل لەم لای خۆمان و فڕین و پیس و چەپەڵ بێ دەورمان دەیوەکو لێوێ ناتوانین با لێرە شەروابێ لەبەرەوە ئەم شارە شاری خۆمانە با ئێمە نەڵین دەسەڵات خراپە لە هەر کەسێکە پرسی لە دەسەڵات ڕازی نییە لە هەمان کاتەوەکو لە دەسەڵات ڕازی نییە ئایا دەسەڵات بە کێمانی وتووە شارەکە و پیسکە ئایا بە کێمانی وتووە پاتاڵی بخەرە ناو شارەوە ئایا بە کێمانی تۆ با هەر یەک لە حاستی خۆمان و هەست بە مەسئولیاتێ بکەین باقی ناتوان بە سێ چوار کاسبکار سەتڵێکی خۆڵدانن یاخود هەر نەبێت بە علاگەی خۆڵ داینن لە شوێنێک و بۆی ژینگە پارێزان ئەوەنە ناڕەحەتی نەکێشن من لێرەوانێ داوای لە لەیلاخانی زۆر بە ڕێزەکەم کە سەرۆکی شارانی سلێمانی و کە جێی خۆشکی کردوتۆ لە دڵی هەموو کەسێکە هەموو کەس باسی پرۆژەکانیەکە باسی تواناکانیەکات باسی ئەویشە جوانانەکەی کات و داوای لێ یەکەم لێرەوانێ کە ئەو بە ڕێزە خۆی بێتە سەرخەت ئەتوانێت هەموو شتێ بکە با فێرکرین مناڵێک لە ماڵی خۆمانە لە هەچ کامێکا بێ سیرەکەی کاغەزێکی سپیە بێ لەبەرەوە تۆ فێریکەی مامۆسابی بەسەریەوە ئەمەش ئەتوانێت باسێ دوکانناریان بە چوار دوکانناریان بە کۆمەڵێک دەستێڕ و کاسبکار ئەتوانن کەەوە بکەن یان بیکەنە علاگەی خۆڵەوە ئێواران هەر یەک لە حاسی خۆی علاگەیەکە یان چوار علاگەیە داین کاتێک لێرە دیمەنەکانە بینی ڕۆژانە ژینکە پارێزان خەریکی پاکردنەوەن تا چەند هەست بە ناڕەحەتیەکەی کە بەو زەحمەتیەوە ئەو ئەرکەیە کێشن ئەوانیش هەر کوڕی ئێمن کۆمەڵە گەنجی جوان سیرەکەی هەڵەسن بە پاکردنەوەی ئەمناوە من لەلایەن خۆمەوانێ زۆر ویژدانیان پێی ناڕەحەتن تێگەی نەک لێرە لە هەموو چێگەیەک با من هەست بەوەش بکەم کە ئەو کەسە شەری نییە وڵاتەیە ئەمە شاری خۆمە بۆ پیس بێت ماڵی خۆمە بۆ پیس بێت داوا لە ئێوەکەم کام پەیامە بگەێنن وە ڕێزمێ زۆر بۆ هەم بۆ ئەو بە ڕێزانی کە ناوم بردن تێگەی داوان لێ یەکەم کە کارێ بکەن بە حەشێوەیەک بێت ئەم شتە نەمێنێت سیمێ شار زۆر ناشرینە دەستخۆش زۆر سپاس بەڵێ وەک لە دیمەنەکانە بینرێت کە خۆڵ و خاشاکێکی زۆر کۆبێتەوە دوایەوەی کە کاسبکاران ئەمڕۆ کەسابەتی خۆیان تاو کرد و لوقمێکی حەڵاڵیان بردەوە بەڵام بەداخەوە بەم شێوازە جێهێشتراوە و لە کاتێکە ئەتوانرا شەقامەکە بە شێوازێکی جوانتر ڕابژیرێت و بۆ ئەوەی کە ژینگە پارێزان ئەرکێکی کەمتر بکێشن و لە کۆکردنەوەیدا ئەوەندە ناڕەحەت نەبن